نور تەمەنی 14 ساڵە بەڵام داهێنانێکی بێوێنەی لە بواری پزیشکیدا کردووە و نور بە سوپاسەوە ئێستا لە ستودیۆ لەگەڵماندایە و بابزانین ئەم داهێنانە چۆن ئەنجامی داوە و بیرۆکەکەی چۆن بۆ هاتووە. نور بەخێربێ. سەرەتا بەناوی خی گەورە و میهرەبان و زۆر سپاسی کورتساتەکەم. من نور سەردار مستەفا تەمەنم 14 ساڵە و لە کۆلێژەکانی یونایتد ساینس لەنەوەی بنەڕەتی خوێنم و ساڵانە خوێندنگەکەم ئۆلیمپیادە ساز دەکەن بەناوی ئینپۆ عێراق ناشنڵ پرۆجەکت ئۆلیمپیکس و 360 خوێندکار بەشدار بوون و یەکێک بووم لەو خوێندکارانە و توانیم مەدالای ئاڵتۆن بەدەست بهێنم. وەگەر باسێکی ئامێرەکەم بکەین، ئامێرەکەی من ناوی TBHS کورتکراوەی وی بایۆهێڵتسکانە و ئەم ئامێرە یاخود ئەم بیرۆکەی من لە ڕێگەی ئارەق و ئارەق ڕژێنەکانەوە ئیشەکات. ئەم ئارەق ڕژێنانە ئەگەڕێنەوە بۆ ئەکسۆکراین. ئەکسۆکراینێکێکە لەو ڕژێنانە ئێمە دوو جۆر ڕژێنمان هەیە، ئێندۆکراین و ئەکسۆکراین. ئەکسۆکراین ئەو ڕژێنانن کە دەردراوەکانیان ڕاستەوخۆ ئەگەێنن بە بۆری و دوای ئەو بۆ شوێنی مەبەست وەک سەرپست، بەڵام ئێندۆکراین هەرەمەکی ئیشەکانیان ئەنجامەدەن و لەناو ئارەقا دوو جۆر ئارەقمان هەیە لەناو ڕژێنەکانی ئارەقا، یەکیان ئیکراینە یەکیان ئەپۆکراینە. من زیاتر ئیژە سەر ئیکراینەکەم چکە ئەو شوێنانەی ئیکراینی تایە وەکو لەپی دەست بنی پێ و نێوچاوان و ئەپۆکراینیش وەکو بنباڵ و پێڵووی چاو و هەروها گوێ و هەرمەە. بەڵێ نور 360 خوێندکار بەشداریان لە چێبڕچەکەیا کرد. ئەو چەند داهێنانی کە منافەسەی داهێنانەکەی توانە کرد؟ ئەتوانم بڵێم تەنها تاکە پرۆژە بوو کە مەدالای ئاڵتۆنی بەدەستێنا لە بواری بایۆلۆجیا، بەڵام 36 خوێندکار بووین کە توانیمان مەدالای ئاڵتۆن بەدەست بهێنین و یەکێک بووم لەو خوێندکارانە. بەڵێ نور کەواتە ئێمە چیتر پێویستمان بۆ نابێت لە ڕێی خوێنەوە پشکنی بکەین؟ ئەمە وەکو ئەتوانین بڵێ کار ئاسانکردنێکە بۆ کەسانی فۆبیان هەیە وەکو خۆم و هەر پشکنینێک سوودی خۆی هەیە و گرنگی خۆی هەیە، بەڵام لە سایاسە ئەم ئامێرە یاخود ئەم پشکنینە لە ڕێگەی ئارەقەوە ناتوانێت جێگەی خوێن بگرێتەوە چکە خوێن شلەیەکە هەتا کۆستا زانست و علم بەوە نەگەیشتەوە شوێنگرەوەیەکی هەبێت. بەڵێ نور ئەم داهێنانە ئەم بیرۆکەیە چەند پێوەی سەرقاڵ بووی؟ مانگ دوو مانگ یان ساڵ زیاتر یان کەمتر؟ چونکە هەتاکو ئێستا بیرۆکەیەکە نزیکەی ساڵێک و 2 هەفتە خەریکم، بەڵام ئەگەر بچێتە داهێنانەوە 4-5 ساڵی پێچێت. بەڵێ چی هاوکارت بوو؟ هەمیشە سپاسگوزاری خی گەورم، هەمیشە زۆر زۆر یارمەتی دەرم بووە و زۆر سپاسی خێزانەکەم ئەەکەم بە تایبەتی دایکم و باوکم و براکەم کە هەمیشە پاڵپشتم بوون و هەلیان بۆ ڕێخستم بۆ داهێنان و زۆر سپاسی قوتابخانەکەم ئەەکەم و مامۆستاکانم بە تایبەتی مامۆستای سەرپەرشتیارم. نور کاتێک تۆ لەم داهێنانە مێدالای ئاڵتۆنی بەدەستێنا، خوێندکارەکانی هاوڕێت بەڕێوەبەر مامۆستا کاردانەوەیان چۆن بوو؟ کاردانەوەیان پێوتی؟ زۆر زۆر دڵخۆش بوون و زۆر زۆر پشگیریان کردبوو، هەموو ڕۆژێک زۆر بشەی جوانیان لەگەڵا بەکار هێنام و هەمیشە پاڵپشتم بوون بۆ ئەوی داهێنانی زیاتر بکەم. بەڵێ نور من لە سەرەتا ئاماژەم بە شتێکا کە هەمیشە ئینسان جگە لە حەز و خولیاکانی کاتێک کە بڕوای بەخۆیە بێت سوورە بێت لەسەر شتێک داهێنانەکات جا لە هەر بوارێکا بێت. تۆ ڕاتچێ لەسەر ئەمە؟ بەڕای من بڕوا بەخۆبوون یەکێکە لە گرنگترین خاڵەکان بۆ گەشتن بە ئامانجەکانە و بڕوا بەخۆبوون لە لای من وەک سوتەمەنیەکە بۆی بگەی بە ئامانجەکان تو لە هەموو بوارێکە پێشنگ بیت و بڕوا بەخۆبوون ئەتوانی بڵێن پرشکێکە کە خەونەکان ئەکات بە کردار. بەڵێ نور بەنیاز نیت ئەم داهێنانە لە ساڵانی داهاتوە ئیشیکەی لەسەر بکەیت یاخود فراوانی بکەیت یاخود هیچ لایەنێک هیچ ڕێکخراوێک پەیوەندیان پێوە کردووی بۆی لە ڕووی زانستی پزیشکیەوە هاوکارت بوون بۆ ئەوی ئەم پرۆژێ فراوان بکەیت؟ من هەمیشە لەگەڵ ئەوەیان گەشە بە بیرۆکەکەم بم و ئامێری دی بایۆهێڵتسکان یاخود بیرۆکی دی بایۆهێڵتسکان لەناو بوارێکە هەتاکو زیاتر لێکۆڵینەوەی لەسەر بکەیت و زیاتر لەسەری بخوێنی تۆ زانیاری زیاتر یەکە پێشت و لە ڕاستیە ئێستا خەریکی داهێنانێکی بچووکم لە چاو ئەمەیە هەر بۆ بیرۆکی دی بایۆهێڵتسکان. ئەمیش ئەم خەڵک پرسیاری ئەکرد چۆنم ئارەقە ئەکرێتەوە و خەریکی داهێنانێکی بچووکم بۆ ئەم ئامێرە بۆی گەشەی پێبم و بۆ ئەوەی بڵێن کێ پەیوەندی پێوە کردم هەتاکو ئێستا هیچ کەسێک پەیوەندی پێوە نەکردوم بۆ ئەوەی پاڵپشتم بن. بەڵێ نور هەڵبەت داهێنانەکەت لە بواری پزیشکیایە کەواتە حەزەکەیت لە قۆناغی 12 بچیتە دوای 12 بچیتە کۆلێژی پزیشکی؟ هەتاوکو ئێستا بیرم لێ نەکردەوە چکە جارە زۆر زۆرم ماوە بەس بە دڵنیایی ماوەتە، بەڵام بە پێی داهێنانەکەت بێ هەڵبەت ئینشاڵڵا ئەو وارە هەڵەبژێری. زیاتر حەزم لە بواری بازرگانیە
بگرە لە بواری پزیشکی زیاتر حەزەکەم بڕۆمە بواری بازرگانیەوە. بەڵێ نور بە شێوەیەکی گشتی لەوانەکانە چۆنیت؟ یعنی هەڵبەت ئەم داهێنانە کاریگەری نەبووە لەسەر ئەوەی کە وانەکان فەرامۆش بکە یاخود بەدڵناییەوە داهێنانێکی وا کاتێکی زۆر زۆری ئەوە بەڵام ئەلحەمدوللا کە توانیم بەشێک لە داهێنانەکەم و بەشێکی ژەژیانم بۆ دەرس و دەورەکەم بێت و لەخوا بەزیابێت لە هەردووکیان زۆر باش بوو. بەنیاز نیت ئەم داهێنانە لە ڕێی ڕێکخراونی و دەوڵەتیەکانەوە بە دەرەوەی هەریان بە دەرەوەی عراقی بناسیێنی هەڵبەت ئەمەش کاردانەوەی خۆی بێت. ئەگەر ینی بێتە بەردەمم بۆنا ئەتوانم بیکەم بەزەوەی ئەبێ ناوی کوردستانی تیابێت. بەدڵنیایی نور وەزارەتی تەندروستی یان هیچ شوێنێککە پیرۆزبیان لێ نەکردو یاخود بەڵێنیان پێناوی لە داهاتوو هاوکاریت بکەن هەتاوەکو ئێستا نەخێر. نور من لە کۆتاییە دوا پەیامت چییە؟ ئەتوێت چی بڵێ؟ بە کۆکردنەوەی زانیاری لێکۆڵینەوە لەسەر بابەتێک هیچ شتە مەحاڵ نییە. بەڵێ نور سەردار سپاس ڕاستەخۆ لەگەڵمان بیت و سەرکەوتوو بیێمیشە. سپاس سپاس سەرکەوتوو بن.